لە خوێندنگەکانی یونایتد ساینس لە شاری سلێمانی لە 3 قوتابخانەی بنەڕەتی جیاواز ناوی منداڵان بۆ قۆناغی پۆلی 1 بنەڕەتی تۆمار دەکرێت. لە کەشێکی دڵنیا و خێزانی تایبەت منداڵان لەژێر سەرپەرشتی مامۆستای پسپۆڕ و ڕاهێنراوی نێودەوڵەتی و خاوەن ڕەوشتی بەرز فێری زمان و کارامەییەکانی ژیان دەکرێن. لە پۆلی 1 بنەڕەتی پەیڕەوی کامبریجی نێودەوڵەتی بەکاردەهێنرێت کە ڕێگەپێدراوی تایبەتی زانکۆی کامبریجی بەریتانیا. لە فێرکردنی زمانی ئینگلیزیدا پرۆگرامی جۆلی فۆنیکس بەکاردەهێنرێت کە ئەم پرۆگرامە ئەزموونی 30 ساڵ فێرکردنی هەیە و لەسەر ستانداردەکانی وەزارەتی پەروەردەی بەریتانیا ئامادە کراوە و دانپێنراوی وەزارەتی پەروەردەی بەریتانیایە لە فێرکردنی زمانی ئینگلیزیدا بۆ قۆناغی پۆلی 1. فۆرماتی ئەم پرۆگرامە هەم بە شێوەی دیجیتاڵیە هەمیش لە ڕێگەی کتێبەوەیە. مامۆستا بەشێکی وانەکان لە ڕێگەی پلاتفۆرمی ئۆنلاینی کامبریجەوە دەدات بە قوتابیان، هەروەها ڕاهێنانەکانی ناوپۆل لا تەختەی زیرەک ئەنجام دەدەن. زمانی دایک واتە زمانی کوردی لە قۆناغی پۆلی 1دا زۆر گرنگە، لەبەر ئەوە لە کۆلێژەکانی یونایتد ساینس لە ڕێگەی تەکنیکی هەمەچەشن وەک ڕێگەی زێنگوشین و ڕێگەی پێیژە منداڵان تەنها لە ماوەی 2 مانگدا ئەتوانن وشە سازەکان بخوێننەوە. وانەی بیرکاری و وانەی زانست لای ئێمە زۆر چێژبەخش و پرزانیاریە. بە جۆرێک منداڵەکان لە ماوەیەکی کەمدا دەتوانن فێری ژمارە و لێدەرکردن و کۆکردنەوە ببن. هەروەها لە ڕێگەی چالاکی جۆراوجۆر و کرداریەوە چێژی تایبەت لەوانەکان دەبینن. وانەی ژیری یەکێکە لە وانە جیاوازەکانی تایبەت با کۆلێژەکانی یونایتد ساینس لە قۆناغی پۆلی 1. وانەی ژیری قوتابیان لە ڕووی زیهنیەوە دەباتە ئاستێکی تر و لە ڕووی بیرکردنەوەوە پێش هاوتەمەنەکانی دەخات. بەلای یونایتد ساینسەوە گرنگە کە منداڵێکی خاوەن کەسایەتی بەهێز و ڕەوشتی باڵا پێشکەش بە خێزان و کۆمەڵگە بکات. لەم ڕوانگەیەوە منداڵ بە تایبەت فێری بەها کۆمەڵایەتیەکان دەکرێت. لە ئێستادا ناوتۆمارکردن دەستی پێکردووە. منداڵانی تەمەن 5 ساڵ و 6 ساڵ دەتوانن لە پۆلی 1 دەست بە خوێندن بکەن.